حالیان ئێمە هەمومان یەک گرت هەمووی بوونەوە بە یەک هەموو زەردەشتیەکان کە ئاواتیان پرۆسەکەیە ئاواتیان گەڕانەوەی کەلتور و دینەکەی بۆ خاک و نیشتمانەکەیان ئێستا هەموو بە دڵسۆزانە کارەکەین لەژێر یەک سایەی ئەنجومەنەکە ئەم ئەنجومەنەی کە دامان مەزە ئەمە دوای یەکگرتنەوەی هەموو زەردەشتیان ئێمە ئەنجومەنەکە لە بیدایەتەوە بوو لە 2015 بوو بەڵام کە دوای کە هەموو زەردەشتەکانێکیان گرتەوە ئەنجا ئەم ئەنجومەنی باڵایە دامەزرا و ئەوەی کە بێوێت ڕێکخراوێک دانێت یان پەرزگەیەک دانێت ئاتەشگا یان هەر شتێک بکات دەبێت لە ژێر سایی ئەو ئەنجومەنە بێ ئەم ئەنجومەنە سوڵتای ئاعلای زەردەشتیانە سەقفێکە بۆ هەموو زەردەشتیانی کوردستان و هەروەها هەماهەنگیشەکات یعنی بڵێ لەگەڵ زەردەشتیانی وڵاتانی چاردەور هەر کوردستان ئەمە لینگیان هەیە و پەیوەندیان هەیە و پەیوەندیشیان هەیە لەگەڵ ئەنجومەنانی زەردەشتیانی هەموو جیهان ئێمە کە ئەنجومەنەکەمان داگیرسان بەڕاستی لەبار و دۆخێکی زۆر خراپە ئەنجومەنەکەمان داگیرسان ویسمان کە لە پایتەختی هەرێمی کوردستان کە لە هەولێری پایتەخت ئێمە ئیعلانی ئەنجومەنەکە بکەین بەڵام بەداخەوە ڕێگانەما و یعنی وەزعەکە زۆر ناخۆش بۆ بۆنەی کۆڕۆناوە بۆیە نەمانتوانی بڕۆینە هەولێر بۆیە لە سلێمانی ئێمە کردمان بەڕاستی و ئێستش حالیان هەموو پەرزگا و ئاتەشگە و کەنیسە و مزگەوت و هەموو شوێنە دینیەکان و ڕێکخراوەکان داخراوە وەکو بڵێم ژیان نەماوە بازار نەماوە کاسبی نەماوە لەبەر ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە کە ڤایرۆسێکی کوشندە کۆڤید-19 بۆیە ئێستا حالیان ئێمە لە کۆبوونەوەین لە ڕێی زۆمەوە ئینتەرنێتەوە و لە ڕێی پەیوەندیەکانمانەوە بەڵام ئەمانەوێت کە کۆنفرانسێک بکەین لە کۆنفرانسەکە دەستنیشانی سەرۆک و جێگرەکانی بکەین بەڵام ئێستا حالیان وەکو سەرۆکی ئەنجومەنەکە خاتونێکە خۆی لە ئەسڵا زەردەشتیە باوکی خانەقینیە و دایکی بەرزانیە ناوی خاتو ئامینەیە مەحامیە ماستەری هەیە لە محەممەد و هەروەها کولیەی سەحافەشی تاوا کردو خاتونێکی زیرەکە بەڵام ئێستش ئەمانە لە هەویەکانیان نووسراوە مەجووز چونکە وەختی خۆی کە هەویان درک بۆ زەردەشتەکان ئەیان نووسی مەجووزەکان مەگوش بوون کە قەومێکی کورد بوون هەمویان زەردەشتی بوون اینجا ئێستش لە هەویەکەی وانووسرا ئەمە بە پشت و پشتا و پشت بە ئەسڵ زەردەشتیە نەگرابێتەوە ئیسلام و دوای گەڕابێتەوە سەر دینی زەردەشتی و ئەم خاتونە کە من زۆر خۆشحاڵم بەوەی کە نوێنەری زەردەشتەکان پاش 14 سەدا ئەو خۆمم ینی ئافرەتە خۆی ئێمە ئەبێت هەموو 3 ساڵ جارێک یان ینی 3 مانگ جارێک یان 3 ساڵ جارێک ینی هەموو 3 مانگێک کۆنفرانسی ناوخۆمان بکەین 3 مانگ بە 3 ساڵ جارێکیش کۆنفرانسێکی گەورە بکەین خۆی ئەمە لە پەیڕۆ پرۆگرامەکەمانە بەڵام لەبەر نەبوونی بچە بەڕاستی نەمانتوانی کە کۆنفرانسێکی گەورە بکەین چکە بێ خەڵک لە دەرەوەی وڵات بانکەین و من داوام کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت لە زۆر بەرپرسیش داوام کرد بەڵام یعنی موافقەتیان نەکرد لەسەرەوە من 3-4 ساڵە داواکەم کە کۆنفرانسێکی گەورە بکەم بەس دەبەر بارودۆخی اقتصادی هەرێمی کوردستان موافقەتیان نەکرد ئێمە ئەزانین کە باس لە 4 پارچەی کوردستانەکەین ئێمە 4 پارچەمان نەکرد ئێمە بە ڕوح و بە گیان و بەدڵ یەک پارچەین من وەکو سلەیمانی سەیری مەریوان و سنە و دیاربەکر و قامیشل و ئەفرینەکەم بەڵام ئەوە دژمنانە کە گرێنسیان بۆ داناوین حدود و ویزەیان بۆ داناوین بەڕاستی ئێمە هەر لینکمان هەیە لەگەڵیان ئێمە هەر پەیوەندیمان هەیە ڕۆژانە لەگەڵیان بە زووم لە کۆبوونەوە پەیوەندیمان هەیە بەڵێ وە نوێنەرمان هەیە کاک عیسام ئەفرینی عیسام سابیر ئاسرەوان عیسام نوێنەری ئێمەیە لە باکوور بەڵێ لینکمان هەیە کاک بروسک ڕۆژ باکووری ئەوە لە ڕۆژهەڵات لەگەڵ کرماشان لینکمان هەیە و ئەندامانمان هەیە ئەنجومەنمان هەیە لە باکوور و باشە ڕۆژهەڵات و تەنانەت لەو بەشەی کە لەژێر دەستی ئێریڤان و ئەرمینیا و کە کوردستانی لێیە و لە رووسیا من ئەندامم هەیە ئەنجومەنم هەیە ڕۆژانە پەیوەندیم هەیە لەگەڵیان لە رووسیا ئەنجومەن یعنی لەگەڵ ئەنجومەنی خۆمان هەیە لە ئوسترالیا لە هیندستان پەیوەندیم ڕۆژانە لەگەڵ هەموو لایەک هەیە طبعاً دین ئێمە ڕێزمان هەیە لە هەموو دینەکان ڕێزەگرین هەموو دینەکان ڕێگایەکەم بۆ نزیکبوونەوە لە خودای گەورە بەس ئەوانەی کە بەکارهێنن ئەوانن کە بۆ مەرام و پۆست و مەسلحەتی خۆیان بەکارهێنن اینجا
ئەوانەی کە دینەکەیان هێناوە شتیان تێکەڵ کردووە کەلتوری خۆیان تێکەڵ کردووە بۆیە ئێمە هەوڵە دەین وەکو ڕێزێک لە هەموو دینەکان بەڵام کەلتوری خۆمانە گەڕێنینەوە ئەو کەلتورێک کە لە باو باپیرانەوە بۆمان هاتووە یەکەم لە کەلتوری کوردیا جیاوازی ژن و پیاو نییە گرنگی دانە بە بەروبوومی ناوخۆیی گرنگی دانە بە ئیشی دەستی گەنجان گرنگی دانە بە ئازادی کە ئازادی جوانترین دیارە کە خوددا بەخشێتی بە مرۆڤەکان نابێت لێی زەوت کرێ و هەروەها بە پێکەوە ژیانە جیاوازی نەکردن لە بینی دینەکانە لە بینی مرۆڤەکانە بە یەکسانی ژیانە ئەمانە هەمووی کەلتوری خۆمە جلوبەرگەکانمان ینی بەڕاستی ئەو جلوبەرگەی کە ئێستا هەیە لەوێ هیچ کەلتوری ئێمە نییە بەم شێوەیە حیجاب لەگە ڕێزم بە حیجاب بەڵام ئەگە سەرپۆشی دەتوانانی بکەی سەرپۆشێکی کوردانە هەننکمان چۆنەی کرد یا ئەم سەر و لاگیرە جوانە هەیە لەبەرەوە ئێمە بەڕاستی کەلتورمان تەنانەت لە خواردنیش کەلتورمان بەڵێ وەکو چۆن تعریب کراوین تعریبی عقل کراوین تەتریک کراوین تەفریز کراوین نەک تەنها تعریب یعنی فۆرس لەم لا تورک لەم لا هەمووی کەلتوری خۆیان هێنا عادەت تەقالیدی خۆیان بە تایبەتی خۆشمان یعنی دەورێکی باڵامان هەبوو لەم داگیرکردنیە فرکریە وەکو بە شێوەیە کە چۆنەڵیت ئەم مسلسلان دەورێکی خراپیان هەیە بەڕاستی دەورێکی باشیان نییە ئێمە چۆن کارەکەین هەوڵە دەین کەلتوری خۆمان بگەڕێنینەوە ئەخلاقی خۆمان بگەڕێن شوناسی خۆمان بگەڕێنینەوە مرۆڤی کورد ئێستا حالیان ئینتیمای بۆ خاک و نیشتیمانی کەم ماوە یان نەماوە یان هەر کەم ماوە ئێمە دەمانێت مرۆڤ زیاتر ئینتیمای بۆ خاک و نیشتیمان بێ ئەوەی کە لە مێشکی مرۆڤی کورد بێ پێش دەوڵەت و سامان و ئەو شتانە بە کوردبوونە نیشتیمان بوونە